خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی ساڵێک تێپەردەبێت بە سەر لەدەستدانی لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان دوای ساڵێک تاکوێسەریت بەرپرسێک کێرێم لەسەر ئەو ڕووداوە داوای لێبوردنی لە خەڵکی کوردستان نەکردو و ئامادەنژین دان بە هەڵی خۆیان دابنێن بە میوانداری بەڕێز مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەیاندن تا و تویان پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەدەین. ساڵێک بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر تێدەپەڕێت کە جگە لە بەدەستەوەدانی لە 150 خاکی کوردستان لەلایەن حزبە دەسەڵاتدارەکانی هەرێمەوە هاوکات دەسەڵاتی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە تەواوی کۆتایی هاتوو بەشێکی زۆر لە بەڕێوەبەر و کاربەدەستانی کورد لە دام و دەستگا حکوومیەکان لابران و گۆڕدران. هاوڵاتیانی کوردی کەرکووک ئەو ڕۆژە بە ڕۆژێکی ڕەش لە ژیانیان دادەنێن کە دوای 14 ساڵ لە دەسەڵاتی کوردی ئێستا ماوەی 1 ساڵە کورد بێ دەسەڵاتترین نەتەوەیە لە شارەکەدا. ئێمە کە ئەچوومان دەنگمانەدا ئێمە ئەچوومان بۆ بە ئایلۆ ئەچوومان ئەمانوت کەرکووک بابڕاتە سەر کوردستان نەمانزانی کەرکووک ئەڕاتە ئەو لە چەمچە ماڵەوە ئێمە ئەمانوت هەمرین ئەمان هەوڵمانە بۆ چەمچەمە 16 ئۆکتۆبەر ئەوەی پار ڕاستە شتێ ناخۆش بوو کرا بەڵام ئێستا حالیان خەڵکی کەرکووک زۆر بەخۆشیە ژێ و 16 ئۆکتۆبەر ئەگەر ئەتیفاقی شتێک کراوە ماڵی خەڵک نەسووتا خەڵک دەربەدەر نەبوو خەڵک لە شوێن خۆی دانیشت و ئیشی خۆیەکە. چاودێرێکی سیاسیش پارتی و یەکێتی بە بەرپرسیار دەزانێت لە دروستکردنی ئەو دۆخەنا لەبارەی ئێستا هاوڵاتیانی کوردی لە شارەکە پێدا تێدەپەڕێت کەچی لە لەگەڵ ئەوەی شالەباتی بێنەوە بەدەم خەڵک بپرسنەوە وەزعی خەڵک چۆن بڵێ دڵدانەوەی خەڵک و دیفاع لە خەڵکن بەڵکو ئەرکی خەڵکیان قورستر کرد میلەتی کوردیان لە شاری کەرکووکە بێدەسەڵاتتر کرد و ڕۆژ بە ڕۆژ ئەبینین لە دایرەکان و لە شوێنەکان با بڵێن ئەوانەی کە دەسەڵاتی کوردیە کزە کرێ و دەرەکرێ و یعنی شتێکی وان نهێشتەوە بۆ میلەتی کورد بەڕاستی ئەبێت تێبگە کە ئەمانە سەرۆک و دەسەڵاتدار نین ئەمانە کەسانێکن بۆ کەس و بنەماڵە و ئیشی خۆیان ئیشەکەن. دوای ساڵێک لە 16 ئۆکتۆبەر و بێکەسکردنی کورد لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر تا ئێستا پارتی و یەکێتی وەکو دوو حزبی دەسەڵات نەیانتوانیوە لە بەرژەوەندی کورد پێک بێن و کەرکووکیەکان لەو دوو دڵیە ڕزگار بکەن کە ماوەی ساڵێکە لە سایەی بڕیاری کوردبینانەی ئەواندا لەو ناوچانە بۆیان دروست کراوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا مەسعود زۆر سوپاس بۆ ئامادەبوون تا نەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین بە بۆ چوونیەوە بۆچی 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئایا لە 16 ئۆکتۆبەردا کورد تەنیا یەک ناوچەی لێدەستدا؟ بەنای خی گەورە و میێرەبان تەمانە کاری لە دەستدان مەوزوعی زۆر دوور و درێژە زۆر جار باز لەوەی دەکرێت دەدێن ئەو ئیشە ڕووی دەدا ئەگەر ریفراندۆم بکرا باینەکرێت ڕاستە بەشک یعنی ئەوە نییە ئێمە عێراق و ئێران و تورکیا لە دەور و بەرمانن و بزانین ئەوانە سەلامەتن ئەنە هەموودەم لە هەڵگەڕاینە لە دەرفەت گەڕاینە کاتێککە بینیان کوردستان عینادی لەگە دۆستان دەکا بەجێی وەکبری پشتیوان نێودەوڵەتی نەما تەبعا هێرشەکە کرا ینی ئەسڵەکەی دەگەڕێتەوە سەر ڕێفراندۆم و هەڵە گەورەکەی سەرکردایەتی کورد بەڵام کاریگەریەکەی یەکجار زۆرە زۆر لە کاریگەریەکان باس کرایە ئەم حەزەکەم ئەو کاریگەریی باسکەین کە چەندە لە ڕووی سایکۆلۆجی و کورد تێکشکا لەبەرەوەی لە ماوەیەکی زۆر کام سەرکردایەتی کورد وعدی زۆر گەورەیدا عینادێکی زۆری لەگە دۆستان کرد وتی بەجێی کەس ناکەین و منەتی کەس نازە ینی سەرکردەکانی ریفراندۆم ئەویان لە کاتێک 16 ئۆکتۆبەری بەسەردادی ئاوا شکست دەین و زۆریش ترسان ڕاستی سەرکردەی کورد سەرکردەکانی کورد زۆر ترسان لەقەدەر ئەو بەڵێنی دەوڵەت بوون و دوو دراوسێ و دەوڵەتەکەیمە دیموکراسی دەوی و مافی هەژاران و ئەوەی کەمایەتی وا دەدەین و باسییانەوەی کرد پارە چاپکرایە و بە یەکەم پاسەپۆرت دەچێت کام وڵات دوایی بێی تەسلیمی
نیوەی خاکت بدۆڕێنی دوای بێ خاڵە حدودیەکان تەسلیمی محکەمی یعنی وەکو برێ سایکۆلۆجیەتی تاچی کورد جارێککە شکا حەزەکەم بۆستی لە ساو خاڵی یعنی لە وەکو برێ 70 ساڵی ڕابردوو پێش سەدەی 20 سایکۆلۆجیەتی کورد بەهۆی جەنگ شکا دوایی لە دوای قەراری 688 و دروستبوونی ئیدارەی کوردی و لە پاش ئەنفال و چیمیایی جۆرێک لە سایکۆلۆجیەتی کورد جۆرێک لە تەقەزمی سەقافی کوردی تقریبان هەر ساوە بەڵام ئەو ریفراندۆمە جارێکتر هەموو جهودی سەدەی 21 کوردی تقریبان برد شەرت نییە ئەمە ناوی لێنانین خیانەت وەکو هەندێک ئەوە نا بەڵام هەڵەی گەورە نەشارەزایی عینادی لەگەڵ دۆستان و تەنازل لە بۆ ناحەزان لە دواییدا یەکجار زۆر کاریگەری لەسەر ڕێڕەوی حرەکەی کوردی و شکۆی کورد کرد لەسەر ئاستی جیهان بەڵێ ینی پێ دوایە ئەو ڕووداوانەی کە لە ڕابرد و کورد تووشی نوسکۆوە تووشی شکست بووە ئەم شکستە بە ئەندازەی هەمویان زیاتر پێ دوایە لە ئەنفال و لە کیمیا بارانیش کاریگەری زیاتر خراپی دروست کرد ئەگەر دروستی کرد بۆچی ئەم پێم وایە ڕاستە دوژمنان زۆر خراپیان بە کورد کرد ئەنفال چیمیاوی ینی ئەوانیان کرد بەڵام ئیرادەی کوردیان نشکان ئەو جارە ئیرادەشکە ینی ینی بۆ نمونە چۆن دەبی 150 خاچی کوردستان بە چەند سعاتێک لە دوای ئەوەی کە بە چەند ساعتێک تەسلیم دەکرێت کەسیش نیە لە پێچینەوەک لە فەرماندەکان کە ئەرکاکە ئێوە چۆن ئەوانەتان چۆل کرد هەر لە کەرکووک ڕاتا شەنگاڵ ئێوە شەڕەکتان نەکرد تەقەکتان نەکرد چی بوو ئەوە کەس نییە لێ پێچینە بکە ئەرێ تەوجیهی سەرکردایەتی بوو کام سەرکردایەتی ئەگە فەرماندەکان لە خۆڕاکشانەوە چۆن دەبی ئەوە یعنی لە لای خەڵکیش ئیرادەشکا سایکۆلۆجێتی کورد شکا بەرامبەر هەمووی ینی تێگەیشتن ینی جارێکتر وەکو برێ قەزیەی کوردی لە دووەلی گەورە هاتەوە قەتیس ماوە کەوتەوە مخابەراتی دەوروبەر یعنی کاریگەریەکەی یەکجار زۆرە لە ڕاستیدا ئەوانەی باس کرایە زۆر کەمە لە چاو ئەو کاریگەری کە لە 16 ئۆکتۆبر و لە دوایش ئەجە لە دوای ئەو قەرارانە و تەسلیم بوون بە محکمەی فیدرالی تەسلیم بوونی خاک تەسلیمکردنی خاڵە حدودی و مەتار و ینی زۆر ینی ئەمە نمونەشی جوان لە عەفرین 56 ڕۆژ مقاومەی ئەو دەوڵەتە گەورەی تورکیا کرا ئی لێرە 56 ساعت نەکرا ینی ئەوە زۆر کاریگەریشی گەوری وەلحاسد هاوڵاتی کوردی خۆمان سیقەی بەو قیادا بەو مؤسسات بەهێزی دیفاعی کوردی نەما هیچ بە هیچ زۆر بەش دەبینین بەشداری هەڵبژاردن و ئەوانە ئەو ئیشانە زۆر کەم بووە بەڵام ئەم شکانی سایکۆلۆژیی کورد ئەگەر لە ڕابردوو بەدەستی دوژمنەکانی ببێ ئەم جارە پێ دوایە بەدەستی کورد بەدەستی سەرکردەکانی کورد خۆیەتی یعنی ئەم دەرێ پێشتر ئەنفال کرا چیمیایی کرا کوردستان وێران کرا هەر لە شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی نوێوە هەردوو لا زۆر دوژمن حولیدا بەڵام نەیتوانی سایکۆلۆجیەتی کورد بشتێنی نەیتوانی ئیرادەشی ئەو جارە لەبەر چی شکا لەبەر ئەوەی ئومێدێکی زۆر گەورە درا کورد چۆن دەوڵەتتان لە بۆ دروستەکەین هەر لێرە تا ئەمری بەڵام دوایی کوردستانێکی بچووکی نیوە ماوە لەو نیوەش نەمایتەوەتەوە ئەو لەولایە تورکیا هاتووە لەولایە ئێران هاتووە لەولایە مەتارەکان کەوتوتە دەست ئەوەی وەلە داها توشدا ئەوە ئەو بە قسە ئەوە دەبینین دیسان ینی شتێک نامینێ سەروەری کوردستان بۆیە تاچی کورد ڕاستی زۆر خراپ شکستی هینە لە دەوڵەتەوە لە بۆ هەڵاتن و تەسلیم بوون و بە تایبەتی کە کاتێک ریفراندۆم سووتێنرا ئەم زۆر پێم عەجیبە بە هەندێک کەس ئێدرێن ئەوە تاپۆیەکە کارتێکە لە جیرفانمان یان دەرێن ریفراندۆم هەتا ریفراندۆمەشکردن یان کاکە ئەوها نییە دەسەڵاتی کوردی بەخۆی سووتاندی نەکال ڕۆشانەوەش چۆنە ئەو مەوزوعە بەڵێ ریفراندۆمی بۆی سووتان کە دادگای فیدرالی بڕیاری هەڵوەشانەوەی دەکرد حکوومەتی هەرێم گوتی سڕی دەکەین گوتیان نەخێر گوتی ڕێز لە دادگای فیدرالی گوتیان نەخێر دەیبرێن پابەندی ڕێک گوتیان پابەندی تەنازولەکی یەکجار زۆر گەل بوو وەکو بێت ترسانیش بوو تاچی کورد هەستی کرد سەرکردایەتیەکەی زۆر ترسنۆکە یعنی ترسا لە وەزعی زۆر تەسلیم بوو تەسلیمی هەموو ئیشەکان بوو خواخوای بوو بەس بەخۆی لێ دەرچ لەوە سایکۆلۆجێتی تاچی کورد شکا یعنی من حەز دەکەم بینەران شتە چیش بزانن ئەو ریفراندۆمە زەرەرەکەی
وابزانم یەکجار زۆرە بەڵام قازانجیمان لێ دیارنی یەک لە زەرەکانی کە نەگۆترایە ئەگەر ریفراندۆمەش کە پاشی 20 ساڵی کەس لە عێراقی هەر سوتایە بەهۆی پابندی ئەو دەسەڵاتە جەماعەتی بڵێن سەرکردایەتی ڕێفراندۆم بە محکمەی فیدرالی کە لە 5 مادە پێکاتوو ڕەنگە ینی هەیە دەرێ وەکو ڕەنگە دەکرێت ئەو ریفراندۆمە شعبیەی ساڵی 2005 شتێک باشتر بی چکە نەسووتێنرایە تەسلیم نەکرایە بەڵام ئەو ریفراندۆمەی پار کرا ئەوە لە یاساناسەکان پرسن لە باحیسە دووەلیەکان پرسن و چەندین راپۆرتی نێودەوڵەتی لەسەری کرایە سووتاندرا ینی وە بەترسەوە سووتاندرا لەوە سایکۆلۆجێتی تاچ کرد زۆر خراپ شکستینە بۆیە لێرە بەولاوەش باو وەزعی نەمەقاوەمە دەکرێت نە ئیش دەکرێت نەدەتوانرێت عیناری لەگە بەغدا بکرێت چکە لە ترسانیش ئەوەش مهمە سایکۆلۆجێتی تاچ کرد لەبەر چی زۆرشکە بەغدایەکی شکست خواردووی ناڕێک و پێک ئەتو لە بەرەوی هەری و ئەوها منتیقە بەچی بێلی و تەسلیمی بترسێی ڕاستی خەڵکی کوردستان سیقەی نە بە سەرکردایەتی نە بە حیزب نە بە دام و دەستگا نە بە چارە نووس بەوە نەما ڕاستیەکەی ئەوە حقیقەتێکی زۆر تاڕە بەڕامدەوی باسیش بکەین بەڵێ بەڵام بەڕێزت دەڵێت ئەم ڕیفراندۆمە کە دوجار مەسەلەن بەرز دوتت دەراویشتەکەی 16 ئۆکتۆبر و کۆمەڵێک ڕووداوی لێکەوتەوە ینی بە تاوی هەڵوەشێنراوەوە لە ڕووی یاسایی نێودەوڵەتی هیچ قیمەتێکی یاسایی نییە بۆ نمونە ئەو ڕیفراندۆمێک کە کرا دوجار ئەم بارودۆخی کوردستانی لێکەوتە چووکاوی کوبەرز و هەندێک سەرکە دەڵێن ئەمە تاپۆی و تاپۆیەکی ڕەشیشە نەک هەر تاپۆی سادە واللهی ئەوە زۆر گوناحە ئەو میلەتەوە هەرخەت پێشترێ بە هەر حاڵ دەمانگۆ لەبەر ڕیفراندۆم بینای دەوڵەتی کوردی قسەی چاواشەکاری دەکراوە ئەها ئەو سەرکردە چوە لای فلان دەوڵەتی و باسی دەوڵەتی کوردستانی کرد لە کاتێک پاشان دەمانزانی باشی کۆمپانیا و مۆمپانیایە دەچوونە بەغدایە باسی مەتالیب دەکرێن باس ئەوە چاواشەکاریشی ناخۆش بەس دەنگ بەس ئێستا زۆر گوناحە باسی ئەوەی بکە وەرە با یەک یاساناس جورئەتی ئەوەی بکە یەک مرکز برێتن ئەو ڕێفراندۆمە هیچ ئەساسە چیمە خۆت دەزانی ئەگەر هەرجەیش بەهاتا باە و بەڵام ئیرادەی سەرکردە نەشکا باە ڕێفراندۆمەکە ڕەنگە بڕێک بماوێ بەڵام بەدەستی خۆی دەسەڵاتی هەرێم بە خۆی تەسلیمی محکمەی فیدرالی بوو کە محکمەی فیدرالیش هەری وەشاندوتەوە بۆیە ئەو ڕێفراندۆمە هیچ سوودەچی نمایە هیچ باە خەچ قانونی نوێ ئەوە من لێرە مەسوولم لەو قسەی و حەز دەکەم هەر کەسێک لە قانون ناسەکان لە مەراکزە دووەلیەکان لە مەراکزی ناوخۆ و مەش خەڵکی خۆمان هەیە و لە هەمووان بپرسن ئەوە زۆر گوناحە باس لەوەی دەکەن وڵا وەکو تاپۆیە تاپۆی ڕەشت دەبینێدا ئێستا بینە کارتی چی هیچ شتی وها نییە ئەوە دیسان چاواشەکاریەکە لە بۆ خەڵکی دەنا من دووبارەی دەکەمەوە ڕەنگە ئەو ڕێفراندۆمەی لە 2005 خەڵکی کردی 2005 چکەوە هەر نەوەشاوە ئەو ڕەنگە ئاساسەوە کە شتۆکەک هەبی لەوی ڕەنگە شتەچی لێ هەڵکڕێنین بەڵام لەوەی پارکرا ئەوە هیچ شتەچی نمایە تێک و پێکشە و ئەوەندە زەرریشی هەبوو ڕێفراندۆمی داهاتوش ئەگەر پاشی 10 ساڵیت کەش دەسەڵاتی کوردی جارشکە ڕێفراندۆم هەر سوتایە چکەوە ئەوەی قانون نازوی دەزانی لە محکمەی فیدرالی مادەکانی بوو ئاخیری داوای 415,000 دیناری حەقی محامیش دەکات دەسەڵاتی کوردی ئەویشیدایە هەندە ترسان نازم لەبەر چی ترسان پرسیارە گەورەکە ئەوەیە یعنی ئەگەر تەسلیمی محکمەی فیدرالی نەبوونایە دەوە ڕازی نیمە چۆن دەبی دوایان محامیەکی گەورەم دەگرت کاکە قەزیەی کورد قەزیەکی قانونی گەورەیە ئێمە سیڤەرمان هەیە ئێمە قانونی گەورە و یازدەی ئازارمان هەیە حکمی زاتیمان ئێمە بۆ محامیەکمان نەچون بمانگوڵ محکمەی فیدرالیەت و چۆن دەتوانی مافی چارەنووسی کورد هەڵوەشێنیوە ئەخرەوە مافی چارەنووسی کوردی شەڕ نەک ڕیفراندۆمەکە هەر ڕازی بوو دەسەڵاتی کوردی زۆر ترسا نازانم سرم سوورما لە چی ترسا یعنی چی دەبوو قابل لە جەیشی عێراقی دەیتوانی بێتە ئێرە یعنی ئەمە هەموو ئەدی پێشمەرگایەتیمان نەکردە چۆن دەتوانی بێ وەڵا تێک و پێک دەشکا بە هەتا باە هەولێر و سلێمانی و دۆچی بکرە دوای ڕاپەڕینمان لەسەر دەکرد و عقرمان دەکرد لە بۆ باو باپیان نیان دەتوانی بین نازانم سەرکردایەتی کورد بۆ ترسا لەو هێرشانە بەڵێ بەڕێز تۆ کاری ئەم ترسانە بۆچی دەگەڕێنیتەوە هەندێک زانیاری باز لە مەسەرەی سەرۆت و سامان و بلۆکردنی سامانی بەرپرسانی هەرێم دەکەن و لێ کۆڵنەوەلایەن عێراق ئەمە سوەساسیە بوو یانی ئەم ترسە هیچ پەیوەندێکی بۆیە کە بەرەز زووتر ڕازی بوون بە هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم و تەسلیمی بڕیارەکانی بەغداد بوون
مەسلەی سەروەت و سامانی دەرە هیچ پەیوەندێکی بەو مەسلەوە هەیە؟ وڵی نەزەرێکی بەقوت هەیە دەرێ ئەوە کاریگەریەکی زۆری هەبووە ڕاستە ئەمریکا ئومەم متحیدە و فەڕەنسا و بەریتانیا و لەولای ئێران و تورکیا هەموو لەگەدا بوون بەس دەبابی سەرکردایەتی کورد حیسابی بکە من لەو مینبەرەی ئەلێرە دانیشتین پێشی ڕیفراندۆم باسمان کرد کە ئەوانە هەموو لە پێشە سەرکردایەتی کورد خۆت ئامادە نەکردووە کۆرە نەیکەی دۆستان هەموو پێیان گوێیان کرد کە کردی دەبابی وە نەترسێن ڕاستە ئەم ئەوەندەی بیستبووم ینی زەختی ئەمریکای هەبوو هەر ڕۆژی دووەمی ڕیفراندۆم داوایان لە سەرکردایەتی کورد ئیستقالە بدەن تێکرا و ناویان خرا مەلەفی داخران هەڕەشەیان لێکرا بەڵام با ئیستقالیان دابایە هەمویان بەڵام بەس تەنازولیان لە ڕیفراندۆمەکەی نەکردابایە هەرچی با ماڵ و سامان ڕاستە دەگوترێ ماڵ و سامانێکی زۆریان لە دەرەوە هەیە دەبا ماڵ و سامان هەموو بڕۆشتا باە هەی ئەمری مار و سامانی حرام نەمینێ بەڵام ئەو ئیشە گەورە دەبای مادەم هەرکرا با نەسوتا باە چکەس لە بۆ داهاتوش سوتە ئەوە مشکیلەکەیە ئەو مادانەی کە لە محکمەی فیدرالی داڕژایە 5 مادێ بە تایبەتی سێم و چوارەم قرسا زۆر خراپدار ینی بەبێ هەر خۆ پێدانێ وەکو برێ پەنجەی ڕاگرتێ و کورد هەرمۆری کردی هەر ترسام یعنی لە ئیتیفاقی سەفوانی کاتی خۆی سەدام حوسێن و هاوپەیمانی زۆر خراتر بوو کورد لەو ئیشانە ئەجە دوایی تەسلیمکردنی ئەو هەموو مەتار و خاڵی سنووری و یەک کۆمەڵی ئەم سەرم سوڕما لە سەرکردایەتی کورد بۆچی ئەو نامە چاکە ئەو پاداشە چاکەی لە نامەکەی تیلۆشتن هات بەوەی ڕازی نەبوو بەڵام دوایی بەوەی محکمەی فیدرالی ڕازی بوو کە سزایە ینی ئەوە پاداشێکی گەورەی چارە نووسی کورد بوو بەوەی ڕازی نەبوون وتیان خراپە یان دەرێن نازم فلان خاڵی ئەم سەرم سوڕما باشە کاکە فلان خاڵ و دوو خاڵی خراپە 800 وشە بوو یعنی پڕیشتیش باشتر بوو بەڵام خۆی محکمەی فیدرالی هیچی باش تێدانی بۆی ڕازی بوویت بۆی ڕازی دەبێت ئەوش ڕەت دەکەیەوە نازم ئەو چ ینی پرسیارەکە بەڵام باز لەو دەکەی بۆ نمونە نامەکەی ڕیک تیلەرسن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا نامەیەکی شەخصی بووە و زەمانەتی لەگەڵدانە بووە خۆشە داگاداری کێستا ڕیک تیلەرسن وەزیری دەرەوە نەماوەستا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکایە بۆیە کورد باز لەو دەکەی کە سەرکردەکانی کورد ئەوانەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەوە ڕازی نەبوون ئەم نامەیە ڕازی بوون پێ هیچ بەیاخێکی هەبوو وڵایەوە زۆر نەشارەزایی ئەنی گوزارشت لە نەشارەزاییەکی یەکجار زۆر بالفعل لەو سەرکردایەتی ڕیفراندۆم زۆر نەشارەزا بوون ینی ڕاستی ئەمن لەوەی لە ناحیەی ڕیفراندۆم حەز دەکەم لایەنی معارەزەش نەشارەزا بوون بەڵام معارەزە بە هەر شێوێک بی هەڵوێستە چەند وەرگرت و دوو لا بە ئاشکرا گوتیان نابی بکرێ ئەو باش بوو ئەوانە بەڵام لایەنەکەین کەس یەکجار زۆر نەشارەزا بوون یخۆ نامەی یعنی ئەدی وعدی بلفۆر چۆن بوو وعدی بلفۆریش هەر 36 وشە بوو بەلفۆر وعدەکی باواندا هەر وعد بوو ئەوە ئیلتیزاماتیشی زیاتر لەبەر هەندێ زۆربەی خەبیرە دەوڵەکان دەرێن ئەوە یەک لەو نامانەیە کە لە وعدی بەلفۆر بەهێزتر بوو کاکە وەزیری خارجیە نامەی خۆ لە بۆ شتی شخصی هەر نییە ئەسڵەن وەزیری خارجی لە قانونی دووەلی لە پرۆتۆکۆلات شتی شخصی نییە نامەی شخصی بنێبرێ ئەو بەس تیلۆسۆمانم تیلەرسۆن ڕۆی پۆمپیۆ دێ ڕەتی ئەوانە ئەوە تعبیر لە وەزارەتی خارجی ئەمریکا دەکاتن کە لە 5 سەرچاوە ڕسمی سیاسی خارجی ئەمریکا لە کۆنگرس لزنەی خارجی هەیە مەجلیسی ئەمنی قەومی هەیە لە تینک تانکەکان دێ و لە ڕیاسەی جەمهوریش دێ لە مەجلیسی ئەمنی قەومیش دێ کەواتە لەو 5 سەرچاوە وەکوبرێ ڕسمی وەزارەتی خارجی ئەمریکا دەکرێت ئێوە تعبیری لە هەمووان کرد و لە هەموو بەڵێنەکان هەمووی تێدایە ئەوەی تێدایە نامەکەگە بەوردی بیخوێنەوە نەوەڵای وەکوبرەی زێڕک بوو بەڵام زێر لە لای چێ قەدرێ لە لای زێرنگر برادرانی سەرکردایەتی ڕیفراندۆم زۆر نەشارەزابوون لەوبارەی ئەوەیان ڕەت کردەوە بەڵام نامەکەی محکمەی فیدرال قەرارەکانی محکمەی فیدرالی ڕازی بوون کە ئەوە ماڵی کوردی وێران کرد و هەتا ئێستا شەر دەکەوتە ژێر ئەو بارەی ئەو محکمەی فیدرالی جارشکە کورد ینی ناتوانانی ڕخیە ئەگەر جوان وردبیەوە سەرکردایەتی کورد ناتوانانی قسەچش بەرامبەر بەغدا بکە ڕاستە بەرامبەر یەکتر قسەی ئەوە دەکەن لەبەر ئەو ڕازی بوونەیە بە محکمەی فیدرالی ناتوانانی برێ لە کارنامەی ئەو جارەی هەڵبژاردن ناوی نە کەرکووک نە ڕیفراندۆم نە داگیرکار هیچ ئەوە هەموو نەتیجەی ئەوەیە لە ڕووی قانونی کە
دەسەڵاتی کوردی دۆڕاندی گوتی بە محکەمەی فیدرالی پابند زۆر جای لەگەڵ ڕێزگرتن یەکەم جار جوان بوو وتیان ئەمە سەر دەکەین وتیان نابی وتیان ڕێز دەگرن گوتیان نابی دەیبرین پابند وتیان پابندین تەنازولەکە لێرە دی خۆی شکۆی کورد یعنی وەکو لە ئاستی دۆلی ئێستا هەست دەکەین شکۆی کورد و پێگەی زەعیفە لە چێ دێ لەوەی دێ ئەتو عینادی لەگە دۆستان بکەی و تەنازل لە بۆ ناحەز و دژمنان بکەی شکۆت دەشتێ لە هەموو جیان و سایکۆلۆجێتی میلەتیشت بۆی دەشتێ بەڵێ بەس ئەوەی کە بەڵێنی بەلفۆر کە بەڕێزت باست کردیانی وش تەنها لەلایەن یەک وەزیر درابوو ئەو بەڵێنە بەنامەکی بەسیط 36 وشە یعنی نا ئەسڵەن چاپیش نەکرابوو ئەوەی ئەوە چاپکرابوو بە ڕێکوپێکی و ئیمزای لەسەر بوو تاریخی لەسەر بوو گزارشی لە بەخۆی دەرێ دەرێ ئەو نامەیە گزارش لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکات تێیدایەوە لە دوای دەرێ ئێمە و بەڕێنەکان وا دەکەین فلان مەرحەلە وا دەکەین یعنی باسی لە ساڵی 1920 کرێ غەدر لە کورد کرایە چونکە ئەمریکا لە ساڵی 1920 کە لێژنەی کنکراینی ناردیا لەو کاتیەوە سیاسەتی سابت بوو هەتا ئەو نامە لەو نامە سیاسەتی گۆڕا یعنی پێشتر هەر ئەوە بوو وەکو برێی مافی کورد لە چوارچەوەی دەوڵەتی عێراقی بەڵام لەو نامەی ڕەتیدا یەکەم جارە باسی ئەو تاریخی دەکات و باسی سنووری کوردستانیشی کردکە کە وەڵا گوناحە ئەوە برێن وەڵا نامەکی باسیت بوو ئەسڵەن شەش کەشەیە هەندە قەراراتی مەجلیس سەرای عێراقیش هەیە زوو دەرچووە زوو ئەمە لە لای من هەیە ئەوەش زۆر باش بوو خۆی هەر بۆی ڕازی بوونایە باشتر بوو بەڵام دوایەیە کە ڕیفراندۆمی کرد و زانیان پشتیوان نێودەوڵەتی نما عێراق پشێمان بووە مجموعە قەرارات لە پەرلەمان دەرچوو مجموعە قەرارات لە ئەنجومەنی وەزیرانی دەرچوو کە ئەوەی 16 ئۆکتۆبەر وەکو برێ ئەو قەرارانە بوو جێبەجێکرا ئەم پێم عەجیبە سەرکرایەتی کوردی برێ نازانم ئێخۆ ئەو ڕۆژەی کە لە دوکان دانیشتم ئەو سەرچاوەیە برادرانی یەکێتی بەمنیان گوتیان من نازانم چکە لە لای کەم جێلێ نەبووە وا چاکای ئینسان لە هەردوو لای جێ گوتیان لە دوکان بە وردی ئەوانەمان باس کردیا جەنابی سەر و کۆمار لێ بووە جەنابی هەموو ئەوەکان لێ بنە پێیان گوترایە بە هەردوو لای بە جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی جوترایە گوتیان کاکە وەزعەکەوە بەڵام وەکو گوتم ئەو سەرچاوان بە تەنها لە لای برادرانی یەکێتی جێلێبووە کە باوردی گوتمان کاکە ئەو شەڕە ناکرێت تازە قەراری دووەلیە قەراری ئیقلیمیە ئەمریکا تێدایە مدیر مخابراتی تورکیا هاتیە قاسمی سلەیمانی هاتیە هەمویان دەگەرن لە 72 ساعتیان ئینزار دایتەما چارەمان چییە ڕێککەوت وەدرێن دەرێن ئەمە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئەو منطقانە هەموو تەسلیم کرد ئەم نازانم ئەوە چەندە ڕاستە ئینسان دەبی چکە وەکو بری بەینە وایە دەبی لە هەردوو لایەن جێت لێبی ئەمە لێک لامی جێم لێ بوو یعنی هەردوو لایەن ڕێککەوتە بوون بە پێ و سەرچاوی کە بەڕێز وتیان تەنها لایەنێک لەگەڵ لایەنە عێراقی کە و ناوچانە چۆڵ بکەن خۆی ئەو سەرچاوە وا دەرێ ئەم نازن مەڵایەن دووبارەی دەکەمە نازم چەندە ڕاست بەڵام دەرێ ڕێککەوتین کە ناکرێ شەڕ ڕاستە بڕەچیان شەڕ کرد خۆ لە کەرکووک بڕە شەڕکرا بەڵام لە مەخمور هەر شەڕ نەکرا لە سنجار شەڕ نەکرا من لەوەش تەعەجوبە ینی پرسیار ئەوەیە بۆچی شەڕیان نەکرا ئەتو 428,000 چەکدارمان هەیە ئەمە ئەو سەتاسی بودجا چەکو ینی لە سەردەمی داعش کە شکستە گەورەکە هەر گوتیان کاکە چەک و ئەسلیحەمانەوە بەڵام ئەو جارە چەک و ئەسلیحە و میلان و نازم هەشتی شعبی چییە؟ خۆمە بەخۆم پێشمەرگایەتیم کردیەوە من پێشمەرگایکی وەهاژ نەبوویمە بڕێن بەڵام لە پێش چاوی من دیتیتم قارەمانی کورد پێشمەرگەی قارەمان بە 5 کەس 6 کەس یەک لیوە عەسکەریان ڕاونە ئێستاش هەروایە بەس ئەوە شکۆشکاندنە وەکو بری سەرکردایەتی ئەگەر بەخۆی وابی کاکە ئەواخیر دەی بگەڕێنەوە سەر دەقی دینی مادام سوڵتەکە فاسیدا ڕاستی لە فاسیدرا نەمقاومە دەکرێت نە ئینجاز دەکرێت ئین الله لا يصلح عمل المفسدين یعنی تەواوە من لەو ڕۆژانە با نمونەک باس بکەم بەڵێ ئەوە 5-6 مانگە لە نێزیک هەولێر بۆ ڕێکیان تەقاندیە و نەفتی لێ دەدزن هاتوون محاسبیان هەندێکیان گرتوون ئەوانش گوتیان ئێکاکە لەسەرەوە بۆڕی بەوەندەی دەدزرێ ئەمەش لە خوارەوە ئەو دوکەمان یعنی ئەوەیە ینی ئەگە لەسەرەوە وابی لە خوارەوە تێک و پێک دەچی بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ئێستا هەم یەکێتیان پارتی یەکتری تۆمەتبار دەکەن بە خیانەت ینی بەڕێزت ناوی دەنێت چێوەی 16 ئۆکتۆبرایەت تەنە چۆڵکردنی کەرکووکە مەسەلەن یاخود بۆ نمونە ئێمە ناوچەی دیکەی کوردستانیشمان لەدەستداوە جگەر لە کەرکووک
والله من بخۆم دڵم نایە بە هیچ حیزبێکی کوردستانی برێم خاین لەبەرەوەی تاریخێکی شاخی جوان ینی ئەوە تاریخە جوان نەنا بەڵام ئێستا ئەگە ئەوە خیانەت بی ڕۆژانەم دەبین و خیانە ئەدی دزی لە وڵات چیا ئەدی نەفتی بدزی و سامانی سروشتی بدزی و عقارات بدزی و ئەدی ئەو هەموو دەوڵەمەندی و ئاشکەری ڕۆژانە سەدان کرد پێشتەمان دێ و دەسن نیو بەرمی لە نەفتی نادنە فەقیر و هەژار هەر دوعای ئەوان ڕەنگە بیانگری و چێریان کە ئەوانە دەبین بەڵام بە تەکید شتێکی زۆر گەورە کرا بەڵام چۆنە ینی ئەگەر هەردوو لا درن خیانەت با برین خیانەتە بەڵام خۆ هەر لە کەرکووک نەبوو ینی لە سەر تا سەری کوردستان بوو تەواوی مادەی 140 ڕۆی دۆڕا ئەوە دەزانین چۆن باشە ئەگەر هەر لایەک بترسێن لەوەی ئەوانن خائینن با لێژنەیەک بێلایەن پێک بێ هەموو حەقیقەتانە ڕوون کاتەوە بەڕێیم ئەگەو لێژنە پێکات کام لە تەعاونی نەکرد ئەوە ئەولایە ئەگە هەردوولاش تەعاونیان کرد زۆر جوانە بەڵام پێم وە نییە ئەو لێژنەیە لێم ئەو بۆ ساڵێک نەتەحقیقاتەکەیە بەس خۆی لە کوردستان نەموئەسەسات هەیە نەمدەعی عام هەیە نەدادگا هەیە نەحیزب هەیە ئەسڵن ئەگەر هەبوایە چۆن دەبوابی هەتا ئێستا لەو حەدەسە گەورەی لێکۆڵینەوەیە مزەکەرەی ئاعتیقال دادگایە هیچ نییە ڕاستی جاهیلیترین قانون لە دنیای قانونی کوردستانە لە بۆ فەقیر و هەژاری تیژە بەڵام لە بۆ تەبەقەکانی تر ئەوی تۆزەک بەهێزن نە قانون هەیە نە یاسا هەیە نە هیچ نییە کوردستان بەو شێوازەی بەرەو جەهەندەمی دەڕواژیان تایدا کە هیچ کە مەجموعە خەڵکێک ڤیتۆیەکی ئیلاهیان هەبی بێ ئەوەی هیچ ئەساسە چێبی دزبی تاڵانچیبی بەڵام نەشگیرێ تاڵانچیبی و خائینەتیش بکە هیچی بەسەر نێ بەڵام فەقیر و هەژاریش لەسەر مزەخەتی جیان لەسەر 250 دیناری لە ژۆرەیە ئێستا قسە زۆر ناخۆشە مەجموعە ئافرەت لە ژۆرینە سجنن وەڵا ئەوەی چووە تەحقیقی لێکردینەوە لە بۆی من باس کرد دەرێ جاهیلیەتی وا لە هیچ دنیایە کە گوناحە ئەو فەقیر و هەژارانە جیرانە بەڵام ئەو تاوانبارە گەورەکانی کە بووینە سەبەبی جیرانی ئەوانە چه ئافرەتن چاوانە چووکە بڕێک بەهێزترن هەمووی لە دەرەوە ناولەوە یعنی لە کوردستان بەڕاستی بەفعلی قانونی جاهیلیەت هەیە جاهیلیەت بە معنا دینیەکەی بە معنای ئەوەی دەبل ستاندەر جاهیلی ئەوەی فقهی دەزانی ئەوەی شەریفی ئەوەی حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە ڕەدبی و فەقیریش دەستی ببڕدرێ لەوەی هاتیە بالفعل لە کوردستان دەبل ستاندەرە بانێکە و دوو هەوایە و قانونی جاهیلیەتە دەنا ئەو هەموو تاوانە بکرێ ئەو هەموو ڕاوڕوت و تاڵانە بکرێت لە کوردستان یعنی ئێستا هەر لەسەر تەزویر ئێخۆ متەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی گوتی ئەو تەزویرێ ئەو جارە لە کوردستان کرایە لە تاریخ نەکرا ئێبرایانی پارتی شەر دەرن تەزویر کرایە هەموو حیزبەکان دەرن تەزویر باشە تەزویر دەزانین تاوانێکی چەند گەورەیە تاوان هەیە لە تەزویری گەورەترە تو دەنجی فەقیر و هەژاری بدزی و بیسوورن ئێکا دادگا ئێکا لێ کۆڵینەوە حتا معارەزە زۆر زەعیفە دەنا چۆن من ئەوەی قبول دەکەم چۆن ئیمزای دەکەم چۆن لە لەحزەی یەکەم کە باسی تەزویرکە ئەسڵەن ئەم بەڕای ئێمە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی پێشی هەمووان دەبی ئەو ئیمزای نەکەن چکە ناوی تەزویری لێ هاتێت و ئیش لەسەر چۆن ئیمزا لەسەر تەزویری ئیمزا دەزانی معنەچێ معنە شاهێدی دەدەم ئەوە ڕاستە خوای گەورە شاهێد بە ئەو ئیشە ڕاستە لە کاتێک ناڕاستترین ئیشێت و تەوقیع دەکەی چ لایەنە ئیسلامیەکەن چ لایەنە مەعارەزەکەن چ لایەنی دەسەڵات تەوقیعکردن لەسەر ئەو تەزویرە گەورەیکە هەموو ئیتفاقیان لەسەر تەزویرە بە معنە شایەدی دەم ئەوە ڕاستە کە خوارە یعنی ئەوانە هەتاکەی یعنی وا بڕوە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە قسە لەسەرەوە دەکەین کە ئێستا سنووری کوردستان دوای ڕووداوە هاتوتەوە خەتی 36 سەردەمی بەعس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر سینێت
خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی دەسەڵاتان لەبێت بەڕێزان. مامۆستا مەسعود سەبارەت بە سنووری هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبەر جگە لە کەرکووک کورد ناوچە کوردستانیەکانی پارێزگای موسڵ و دیالە و سەڵحەدینیشی لەدەستدا. ئێستا ئەو سنوورەی کە ئێستا کورد خۆی تێدا باڵەستەمان ئەو سنوورەی سەردەمی بەعسە؟ خۆی من لە جەزیرە جێم لە جەنابی کاک مەسعود بوو هەندە قسەی زۆر گرنگی باس کرد کە وەزیر خارجی پێی گوتیە دەبی بگەڕێنەوە 2003. یعنی ئەوەش واضحە، یعنی کەواتە ئەوەی 16 ئۆکتۆبەر بەرەنجامێکی هەم ناوەخۆیی کوردستانی هەم عێراقی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم جیهانی بووە. یعنی ئەوە دەبی نایبی بێخینە سەر ملی چەند فەرماندەیەکی ئەسکەری ئەوە زۆر گەورەتر بووە لەو ئیشی. کەواتە ئەوە وا ڕوویدەوە هەتا گەیشتەوە خەتی خۆشی دیارە لەوێ ئەو مەتالیبانەی کە جیهانی هەیەیان بە کە سەرکردەکانی کورد دەبی ئیستیقالە بدەن، دەبی چەک بکرێن، دەبی وا لێ بکرێن، دەبی خزوع بن لە بۆ عێراق. یعنی یەکەم جارە وەکو برێ پشتیوانی نێودەوڵەتی دەبتا پشتیوانی عێراقی. پێشتر هەر ئێمە پشتیوانی کورد بووینە، بەو هۆیەوە ئێمە بەرز بووینەوە، بەڵام ئەو جارە وەرگەڕا. ئێستا سنووری کوردڕاستی ئەو شوێنەیە کە گومرجی لێ دەنرێ. خۆی گەندەڵی ئەوەیە کێشەکەی، گەندەڵی وەتەنی نییە. لە چێ گەندەڵی هەبی ئەوێ سنووریتی. ئەو ئیدعایی تر پێشترێ ئەوە ڕاستدەر نەچوو جەبەل حەمرین و نازانم کەرکووک دڵی کوردستانە کەرکووک، قورسی کوردستانە کەرکووک، جەرجی کورد، ئەوە شتێک نییە. ئەوە دوا دیتمان چێندەر گومرجی لێبی ئەوە سنوورە. ئەو جاگار بشکشێتەوە مادەم گومرک هەبی تەبەقەی گەندەڵ لە کوردستان پێڕازیە. ئەگە بەبیرتان بێ کە دەرێم گەندەڵکار ئینتیمای نیشتیمانی نییە و نیشتیمانی نییە لە چێ هەبی لەگەر داعش گەندەڵی قاچاغی دەکرد تەواو. یعنی مادەم قاچاغیە نیشتیمانیوی ناو داعشە، قاچاغی لەگەر داگیرکەران دەکا. ئێستا مادەم خاڵی گومرکەوە تاو ئەو سەرکەوتوو بوو، ئەوە ژێرکەوتوو بوو نیشتیمانە. ڕاستەکەیان بە خلاصەی کەینەوە. کۆی 27 ساڵی ڕابردوو ئەوی ئێستا کە پێگەیشتینە ئەوەی سەرکەوتوو بووە گەندەڵکار بردیەوە، بەرژەوەندی تایبەتی بردیەوە، بەڵام ئەوەی دۆڕاندی وەتەن دۆڕاندی، کوردایەتی دۆڕاندی، مافی چارەنووس دۆڕاندی، فەقیر و هەژار و ماڵە پێشمەرگە و ماڵە ئەنفاڵ و شەهید و ئەوانە دۆڕاندیان. ئێستاوە گەیشتینە مەرحەلەکی کە ئێستا و گەیشتنی. ڕاستیش دەبی قسەک لەسەر مەعارەزە بکەین. ئێستا کە دەڵێن دەسەڵات ئەو هەموو شکستەی هینا ئەدی بۆ کورسیشی هینا واضح دیارە ئەوە جوابەکەی لای مەعارەزەیە کە مەعارەزە زەعیفە، بۆیە ئەوە هەموو کورسی لێنی و شایستە شتێت و مادەم پەرتەوازەبی نەتوانی وەکو برێ تەمسیلی بەرەی گەلی خۆت بکەی، نەتوانی وەفدەکی دروست بکەی، نەتوانی فەراغەچ دروست بکەی. ئەخرەوە ئەو حیزبانە شکستیان هینا هاتنەوە پاش ئێت وجودت چیادی دەبێت و دیفاع لە وەتەن بکەیت. ئەو نەیتوانی ئەو بۆ دەرێ دەرێ من ناتوانم، ئێستاش دەرێ من ناتوانم بەرامبەر ئەوانە بکەم. وازی لە کارنامەکەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تێدا نییە. لە بەغدا دەستی شەڕی پۆست دەکەن ڕاستیەکەی. بۆ تو ناچی لەگە بەغدا ڕێکەوی بەڕاستی دیفاع لە کوردستان بکەیت، دیفاع لە دەستور بکەیت،
دیفاع لە مادەی 140 بکەی بیجێڕیەوە ئێوە معارەزەش معنایە زەعیفە بۆیە لای بەرامبەر زۆر دێنی ڕاستە بایکۆت و تەزویر وانش تەسیری کردیان بەڵێ زۆر باشە بەس هیچ پلانێکە بوو چکە زۆر جار بۆ نمونە گوێمەلاندێک بەرپرسی پارتی دەبێ بۆ پاساوی کشانەوەیان بۆ ئەوان لە سنووری خۆیان لە شنگال و مەخمور و ناوچەکانی دیکەەوە بۆ پارێزگاری لە قوارەی هەرێم بکەن یان هیچ ئەگەرێکە بوو کە عێراق بۆ نمونە هەولێر و سلێمانیش داگیر بکە یاخود تەنها ئامانجێنە و سنوورە بوو کە ئێستا خۆیان تێدا نیشتەچێن ناوە هیچ ناتوانانی عێراق ناتوانانی بە هیچ نوعەتی لەو خەتەی بەرتەوە چکە خەتی 36 بە پاڵپشت بە بڕیاری 688 دیاریکرای بڕیاری 688 پاڵپشت دەکاتە هەم مادەی هەفت هەم فەسلی هەفت هەم فەسلی دوی میساقی ئومومی متحیدە ڕاستە فەسلی هەفتمان بەڵام فەسلی دوومایە لەوێ ئەو کاریگەریە خۆی هەیە و جەنابی کاک مەسعودیش لە جەزیرە گوتی وەزیر خارجی ئەمریکا گوتی دەبی بگەڕێنەوە 2003 کاتە 2003 خەتەکەی دیارە هەولێر و سلێمانی و دۆک پارێزراوە بە هیچ جۆرێک عێراق نادی دەتوانی و نەشی دەتوانین چۆن نەتوانی بێتە هەولێر بێتە دۆک بێتە سلێمانی ئەو عێراق ناڕێک و پێکە یعنی کورد یەکجار وانە ئەگەر هەندێک سەرکردە و فەرماندە هەریش بێن بەڵام پێشمەرگە دێرینە خارەمانەکانی قەدیم و فەرماندەی ئازا و حتا لە ناو حیزبەکانیش خەرچی باش و ئازا ینی نەی دەتوانانی بێجێر ئەو خوتەیە نەبووە بە هیچ جۆرێک خوتە نەبووە لە بۆ هەولێر و سلێمانی دووهەو هەر ئەوەندە بوو هەتا خەتی 36 و لە هەندە شوێن گەیشتنی و لە هەندە شوێن نەگەیشتنی بەڵێ بەس بە بۆ چوونی بەڕێزدەوەی کە ڕوویدا بوون لە 16 ئۆکتۆبەر کە کورد لە کەرکووک و شنگال و مەخمور و کۆمەڵێک ناوچەی دیکەی لەزدا ئەمە تەنها شکانێکی سەربازی نەبوو وەکو سەربازی بۆ نمونە لە ماوەی چلوەش کاتژمێر هێزی مەسەڵەن هێزە سەربازیەکانی کورد لەو ناوچانە پاشەکشە بکەن بەڕێی من نەخێر خۆی زۆر جار شکست ینی ئێستا لە ساڵی 75 کورد بە مؤامەرەی دووەلی شکستی هینا بەڵام ئیرادەی نەڕووخا ینی دیسان چکە خەڵک سقەی لەسا قیادەی ئەو کاتی بوو هەمووی لە دەورەی بوون و بە شکستەوەش هەر لەگەری ڕۆیشتن و دوای جارشکە شۆڕش دەست پێ دەکاتەوە بە مەعنا ئیرادەی نسکە بەڵام ئەو جارە ئیرادەی لەبەر چی دەرچێت لەبەرەوەی چەک و سیلاحەکی زۆر عێراقەکی شڕ و شەپڕێ و تو وەزعی دووەلیت پێشترێ باش داوای دەوڵەت و داوای ئەوەی بکەی دوای وات بەسەر بێ ینی بەڕاستی شکستەکە بووە شکستی وەکو برێی وەتان شکستی عسکەری شکستی سیاسی قانونی حتا اقتصادیش و پێگەی کوردیش لە ئاستی جیهان و ئیقلیمی زۆر لاوەز من بە حەز دەکەم شتێکتان لە بۆ وەسم دەوڵەتەکانی دەوروبەریمە سیاسەتەکی احتیوایان بەکاردەینا بۆ ئەوی هەرێمی کوردستان بچووک بکەنەوە لەو عیلاقەتە دووەلی کە هەی بوو بهینەوە چوارچەوەی ئیقلیمی لەو حرەکەی وای لێ هاتەوە ئێستا کورد جارشکە گەڕاوە معادلەکانی ئیقلیمی بەلاوازی ئیقلیمیش دائیمەن تعاملی مخابراتی لەگە دەکەن ئێمە تعاملمان لەگە جیهان تعاملی دیبلۆماسی بوو وڵاتانی دەوروبەرمان دەیانەوێت تعاملی مخابراتی لەگە بکەن دووبارە مەلەفی کوردی بجێڕنەوە ناو مخابرات و ئەو قاسمی سلێمانی و ئەو لەولایە فیدان و نازم ئەوانە بیان خەنەوە ناوەن وەخراتەوەش بۆیە تا ئەوە بڕێک ناخۆشە ئەو قسە ئەو سەرکردایەت و ئەو دێزاینە سیاسی و قانونی و عسکەری ئێستای کوردستان بمینێ ڕۆژ لە ڕۆژ بەرەو لاوازتر دەڕۆین زۆر ناخۆشە قسەی دەکەم لە داهاتووشدا هێشتان زیاتر لە دەست دەین چکە ئێستا سەروەری هەرێمی کوردستان زۆر لاواز بووە ئەو لاوازیش نامینێ ئەو تازە ئەوە نیوەی کوردستان داگیر کرا لە خوار و لەسەرەوە تورکیا هاتیە لەولایە ئێران و حکوومەتی عێراقیش دروست بی بەڕای من کۆمەڵک تەنازولات هەیە کوردستان کردی تێشتن جێبەجێ ئەوە نەشیان پێچێ بێجێ دەکەن و نەفتەکەشیان لە دەست دەردێنن و ڕەنگە خاڵی ئەمن وەکو بیستومە مستەفا چاوش ئۆغڵۆ ئەو جارە هاتە بەغدایە داوای لە بەغدا کردیەوە هێزەکانتان بینە سەر سنوور ئێمە دەکشینەوە چەند خەتەرە تەحرکاتی ئیقلیمی ئەوەیە وفاقەتی ئیقلیمی دروست دەکەن کورد لە معادلەکەدا سفر دەکەنەوە بۆیە زۆر گرنگە لە ئێستادا معارەزە بێتە پێش ینی ئەگەر ڕاستی دەوێت حەق وایە ئیتیفاقێکی عامی لە بینی هەموو حیزبە کوردستانیەکان بەڵام بە سەرکردایەتی ئەو حیزبانە ناکە دۆڕاندیان بەڵام ئەوانیش با بمینین با حیزبەکانی ڕفراندۆمیش ببینین
بەڵام سەرکردە نەبن چکە تاوان سەرکردە بن سزا بەردەوامە سزای دووەلی سزای ئیقلیمی سزای عێراقیش ئەوە کێشەکەیە زۆر باشە ئەوان حەق وایە ئەگەر یعنی کە ئاعترافەک ناکەن جارێک نارێن هەڵەمان کرد حەق وایە حتا ئەگە بردوویشیانەوە برنکاکە وەرن ئێوە لە پێشەوە بن ئەمە لە دواوە دەبین یخۆ ئێستا کابینەی حکوم ئەو کابینەی ڕیاسی عێراقی چۆن دروست بووە دکتۆر بەرهەم 2 کورسی هەبوو عادل عەبدولمەهدی نەیبوو حەلبوسی 3 کورسی هەبوو ئێستا وایە یعنی لە کوردستانیش حەقوێت چیتر باسی کورسی و مرسی نەکرێ حکوومەتە چی وەکو برێ ڕیاسی جوان دروست بکرێت لە خەڵکی بێلایەن لە خەڵکەت کە کەمی کورسی هینایە بۆ ئەوەی ئەو مەرحەلەی کوردستان ڕزگار بچکە مەجال هەیە حەزەکەم ئەو قسە بە ئومێدەش بدەمە خەڵکی کوردستان ئێستاش مەجال هەیە ئەگە سەرکردایەتێکی شارەزا و دەست ئەمین لە کوردستان هەبی جارێش پێگەی کوردستان لە دووەلی بەقووەت کاتەوە کەرکووک جارشکە بجێڕیتەوە سەر هەرێمی کوردستان جەیشی تورکیا دەربکە پێگەیەکی بەقووەت بکە بینای دەوڵەتی کوردستانیش بە بێدەنجی لە خلالی عمل دروست کاتەوە ئەو بەنجالە هەیە ها ئێستاش وەزعی بە پێی شارەزای من لە سیاسەتی دووەلی ئەو وەزع لەبارە ئەگە بکرێت جارشکە بەڵام بەو سەرکردایەتی ئێستا ناکری بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە دوای ساڵێک نە لیژنە پێکاتوە نە بەرپرسێک داوای لێبوردون دەکات پێ دوایەوە کارەکەی چیە کە کەس ئامادەنیدان بە هەڵەی خۆشی دابنێەوە سوورن لەسەرەوەی کە کردویان وڵای ئەو تەریقەیە تەریقەی سەدام حوسێنی بوو ئەنی شکستی دەینا هەردێک و سەرکەوتوین ئەنی لە کوێت چی بەسەر نەهات ئەو جەیشە ئەو وڵاتە گوتی کوێتی دەکەمە محافەزەی 19 دوای 12 وەختە چێ 6 محافەزەی لە دەستما بوو کاتی هەردێک سەرکەوتوی ناوی لەو داستانەی کوێت نابوو ئوم المەعارک و ساڵانەش یادی دەکردەوە قەت ژنەی دەگۆ غەڵەتی ئەوە دەردەچی زۆر گەورەیە من نمونەک دەینم لە شکستی مصر بەرامبەر ئیسرائیل محەممەد حەسەن هەیکەل بەخۆی دەرێ من یاداشتەکەم نووسیم جەمال عەبدولناسر دەرێ بەشێک لەو شکستەی ئەمن لە ئەستۆی دەگرم دەرێ زۆر تووڕە بوو وەتی وەهەمە نووسە بڕۆ بنووسە جەمال عەبدولناسر هەمووی لە ئەستۆی دەگری نەک بەشێک خۆی دەبی وابی ئینسان جورئەتی هەبێ دەواوی سەرکردەکانی ئێمە برێن وەڵڵی ئێمە غەڵەت بووین چکە پێشتر ژویان گوتیان ئەمە مەسئول یعنی یەکەیەکە سەرکردەکانی ڕێفرەندۆم ئەم ڕۆژی 2 ڕۆژ پێشی 16 ئۆکتۆبەر لێدوانیاندا گوتیان هیچ نابی هیچ ڕوو نادا نەشەڕ دەبی نەدێن نە هەرچی گوتیان هەڵە دەرچوو هەر تێکرای لێدوانەکانی سەرکردایەتی ڕێفرەندۆم تێکرای هەڵە دەرچوو ئیدێم دەرێم کاکە ئەمە غەڵەت بوو خۆ خەڵکی کوردستان ستنیاکە دەن کاکە ئەتوو بڕک بکشێوە ئەتوو ئیشی خۆت کردیا بە منازیلشتان حیساب دەکەین ڕێزشتان دەگرین بەڵام لێگەڕێن بە هەندە خەڵکی تر بێ بەڵام بۆ نمونە بەشێک لە سەرکردەکانی ڕێفراندۆم لە نمونەی بارزانی دەستی لە کارکێشاوەتەوەمە جۆرێک لە هەڵگرتنی بەرپرسیارەتی نییە نا دەزانین چۆنە ئەو دەست لە کارکێشانەوەیە دیارە ئەمانمان دەزانین ئەمریکا 72 ساعتی دانا دەست لە کارکێشن دوایە 5 سەرکردەی کوردی هەر لە خستە ناو وەکوێ مەلەف داخران جارشتر ئەومان مەجای ئەوانە نییە لە دەرەوەی حیزب هیچ کرد وڵڵاهی ئەوە خۆش نییە ناویان برین چکە وەسیقەتی تەوامان لە دەستێن بەڵام ئەوەمان لە دەستە کە فەرەنسا و بەریتانیا و ئەمریکا تەرحیبی ئەو ئیستقالەیان کرد معنە وازح دیارە وەکو بری هۆ جەنابی کاک مەسعود لە تەلەڤیزیۆنی جەزیرە ئەو شتانەی زۆری ئاشکرا کرد دەستخۆشی لێ دەکەم کە ئەوە یعنی پێم خۆشە ئەوانی تریش ئاشکرای بکەن بە ئاشکار بەڵام ئەوە دەستخۆشی نییە کە هەروە دەمینێنەوە دەبوابی لە ناو پارتیش و لە ناو حیزبەکانی تری ڕیفراندۆمیش و لە ناو یەکێتیش هەمووی ئەوانەی یعنی ئێستاسان لەو دەمەی دەرێم هەموو حیزبەکان حەقوێ سەرکردەکانیان ئیستقالە بدە ئیستقالەتی بەڕێکوبیی نەک بەڕکەوەوە لەبەرەوەی لایەنی ڕیفراندۆم دۆڕاندیان و ئەو بۆ شێوازە بوو ئێمە عارەزە ئێستا دۆڕان حەق وایە گۆڕانکاریەکی سەر تا سەری حیزبەکان بکرێت مەگەم هەندێک حیزب هەیە بردیتەوە دەکرێت ئەو ببینێتەوە دەنم باقیەکەی تر حەق وایە برێم کاکە لە منیش گەنج و شتی باش هەنا خوێنی باشەیە لە دوای من بێن جێی من بگرنەوە ئەمن هەتا ئێرە مینە خزمەتم کرد بەڵام لێرە بەولاوە ئەمن وەکو پێشمەرگەک ئیش دەکەم وەکو سەرکردەك ئیش دەکەم وەکو جوندیەک نازانم یعنی وەکو ئەندامەکی حیزب خۆ ئللا دەبی لا ڕێزی پێشەوە ڕێزی پێشەوە ئەوە بۆ 27 ساڵ وڵات وێران بوو هەمووی قەیرانە 30 ملیار قەرداری
مستقبلك نما لبو أو ملتي يعني وكبري زراعت نما صناعت نما وەکبری بنیەی کۆمەڵایەتی کوردی تێک پێکچوو وەڵام من کە چاوم بە منداڵی کوردەکەی زگم پێی دەستی ئەوە چه مستەقبەلێکی هەیە لە داهاتوودا ئایا پۆستی لە بۆما موچەما سامانی ژێرزەویما عقارات لە بۆیما بستە چێ چ بکە ئەو ساڵانە هەزاران خەڵک تەخەڕج دەکەن لەو جامیعی بوویتە جێیشێکی احتیاتی ئەوە هەموو دەتەقیتەوە ئەو مۆزوعان کەچی ئەو سەرکردانە هەرجێشیان لێ نییە ئەمن حەز دەکەم قسەشکە بە هەموو خەڵکی بنێ ئەمن دیتم لە شکستە گەورەکەی 16 ئۆکتۆبەر لە کەرکووک هەتا سنجار پێشمەرگە دەگریا هاوڵاتی دەگریا بەڵام نەمدیت فەرماندەیەک سەرکردەیەک بگریە لە بۆ ئەو وڵات هەرجێشی نەدایە نەکرد داوای لێبردنەوەی بکە زۆر متەئسیریش دیارە نەبووە لەو وەزعی ئەوانە هەموو ینی وەزعی زۆر ناخۆشە لەبەر هەندێ ئەمنەوەی دووبارە دەکەمەوە کوێ سەرکردایەتی کوردی حیزبەکانی معارەزە و حیزبەکانی دەسەڵاتیش استقالە بدەن بە جوانی ڕێ خەرچکە بکەن بزانە وەزعی چەند خۆش دروستە بی ئەو کوردستانە بای ئەوەی هەیە 7 میلیۆن کرد بەخێو بکە ئێمە بای ئەوەی نینە ئەوە تەنازل لە بۆ بەغدا بکەین لە بۆ ئەو لە تورکیا و ئێران بکەین ئەگە سەرکردایەتێکی بە قووەتمان ئەمن بارێم سەرکردایەتی پێشووی خۆمان ئەوە 30 ساڵە سەرکردن ڕەنگە سەردەمە خزمەتیان کردبی زۆر باشە ئەو خزمەتیان لە بۆ حساب دەکەین ئەوەش کە شکستیان هینایە و غەڵەتیان کرد و کوردستان ئەویان لە بۆ حساب ناکەین قەی ناکە چکە کورد زۆر مسامحە زۆر لێبوون ئێ بەڕێزەوە بەڕێیان دەکەین باس سەرکردەی نوێ بێن خۆ دیارەوە لە هەموو دنیا سەرکردایەتی سەدەی 20 نەمایە تەنها لە کورد تووشی بەڕای ئەو سەرکردانە بووینە زۆر سەرکردە گۆڕێ دەستگۆڕی دەسەڵات دەکەوتە لە بەغدا کاکەوتە ڕئیس جەمهور گۆڕا تەواو قسە ئەو بەغدایە ناڕێکە ڕئیس جەمهور گۆڕا ڕئیس زۆرا گۆڕا سەرۆشی پەرلەمانیش گۆڕا ئی باشە لەبەرچی لە کوردستان نەگۆڕێ وەزیر هەیە 30 ساڵە وەزیرە مدیر عام هەیە نازم چەند ساڵە وەزیرە مدیر عامە ناگۆڕدرێ بوویتە سەردەمی عوسمانی بەڵ زۆر باش زۆر بە کوردی سەبارەت بەوەی کە پێ دوایە ئێستا جارێکتر بتوانرێ بەم سەرکردایەتی دۆخی کەرکووک هێور بکرێت و یاخۆ لە مەسەلەی پێکێنانی حکوومەت کوردیەکێک لە مەرجەکانی ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک بێ وە دەسەڵاتی کوردی بۆ ناوچە کوردستانی دابڕێنراوەکان بگەڕێتەوە وەڵی ئەگەر پێش هەفتەك لەوە پێش دەڕۆژ لەوە پێش لێدوانی سەرکردەکان جێوان لێ دەبوو ئەو شروتانی دانەودای یەکێکە تەنازولیان لێ کرد دیتمان لەسەر ڕیاسی جەمهور چ ڕوویدا دیتمان لەسەر ئیشی تر ینی زۆر ئەم وەک خۆم ینی کە هیچشم لە دەستنێ شەرم دەکرد کە دەمدیت لەو ماڵی لە بۆ ئەومان لە دەرکەی ماری عەبادی تاوانە دەبوو چینە کوردێک دەچون ماڵێکی وەفدێک دەچوو ئەو دەڕۆی چینە وەفدەشکە دەچوو تەوزیعات شارەکانی بەغدا بەرن لە بۆ پۆستەکی خراپ ئێستاش ڕاستی بە وەزعی ئێستای کورد هەندە پۆستی خەفیف دەدرێتە کوردان و دەنە هیچ مەتاڵی بەچیان لە بۆ جێبەجێ نەکات چەندە ئەو کابینە ڕیاسیەی ئێستای بەغداش زۆر لەبارە هەم دکتۆر بەرهەم شارەزایەکی باشەیە هەم عادل عەبدولمەهدی دۆستی کوردە هەم ئەلبوسیش دۆستە وەکوبرێ هەیئەتی ڕیاسی زۆر ڕێکە زۆر گونجاوە کورد ئیسی لەسە بکە بەڵام کورد هەتا بچی لە جیاتی داوای گەورەی کورد بچی داوای لێخۆشببوونی کۆمپانیا و هەندێک ماڵ و سامانی لە دەرەوە هەیە دەستکاری لێ نەکرێ و فلان ینی ئەوە بەڕاستی ئێمەی ڕست کوشتووە لە ژێر سای ئەو سەرکردایەتی ئێستا ئەم هیچ ئومێدەکەم نییە هیچ دەستکەوتەکە هەیە بەڵام دۆڕاندن هەیە بۆکبری دۆڕاندن بەردەوامە سزا بەردەوامە بۆیە پێگەی هەرێمی کوردستان لە مەترسیدایە لە داهاتوودا بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەن کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ